ئێمە لەسەر ئارامگەی دوو شەهیدین لەم گەشتەی کە هەمانە ئارامگەی شەهید ئەحمەد قەمبەری و لەگەڵ ئارامگەی شەهید قاسم کرێکار بۆ خۆم پەیوەندیەکی زۆر دۆستانە و خۆشەویستی و پێشمەرگایەتی خەباتی نهێنی لەگەڵ هەردوو شەهیدەکەم هەیە. شەهید قاسم هەر لە شەهید قاسم کرێکارە لە ئەوڵەوە لەگەڵ پۆلی یەکەمی گیراوەکانی یەکێتی کۆمەڵە زیندان کراوە لە زیندانە پیاوێکی قارەمان کاتیشە دەرەوە یەکسەر هاتە دەرەوە لە ساڵی 1970 پێشمەرگە بوو تا شەهید بوو پێشمەرگەیەکی لەخۆ بردوو شۆڕژگێر پاک ڕخنەی ئەگرت لە هەموو دیاردە خراپەکان هەموو فەرمانەکانی سەرشانیشی وەکو خۆی جێبەجێ کرد هیچ قەتیش بەدوای پلەپایە و هیچ جۆرە ئەمتیازێکە ناگەڕا تەنها خەمی ئەوە بوو چۆن ئەرکەکانی جێبەجێ بکرێت و یەکێتی بتوانێت سەرکەوتوو بێت. شەهید ئەحمەد قەمبەری بڕوا بکەن من ناتوانم وەسفی بکەم یعنی زەحمەتە بۆ من نە بە قەڵەمم نە بە دەمم نە بە قسەم بتوانم وەسفی بکەم یعنی ئەتوانم بڵێم یەکێک لە پێشمەرگە و یەکێک لە فەرماندە دەگمەنەکانی مێژووی ئێمەیە دەگمەن ینی زۆر زەحمەتە ئینسان بتوانێت کوتومت کەسێک بدۆزێتەوە لە ئەخلاقیە لە ڕەفتاریە لە هەڵسوکەوتیە لە پاکیە لە ڕازگۆیەتیە لە ڕەفیقایەتیە لە هەرچێکەڵی زۆر زەحمەتە ئینسان بتوانێت لەو سەردەما کەسێکی ئاوا بدۆزێتەوە بە ئاسانی زۆر زۆر پیاوێکی یعنی بەڕاستی پێشمەرگە بوو شۆڕژگێر بوو بە معنای کەریمە و دڵسۆزی ئەم خاک و ئەم نیشتمانە بوو لەناو خەڵکەکەش خۆی کوڕجوتیارێک بوو بەڵام خەڵکەکە ئەمەنان خۆشەویست ئەمەناو خۆشەویست هاوتای شەهید عەلی ساڵح لە ئەویش لەم قەمبەروانە زۆر زۆر خۆش یعنی باوەڕ ناکەم لە منطقەیە ئیشێکمان بڕۆشتایە بەبێ شەهید ئەحمەد ئەوە پیاوێکی جێبوتمانە و جێباوەڕ و ئەوانە بوو یعنی بۆ ئێستا ئەم شەهیدانە لەگەڵ ئەو شەهیدانەی هەموو ناومان هێنان کە کاتی ئەوە نییە ناوی هەمویان بێنەوە یعنی پۆلێک شەهیدن من ساڵی 1970 لەگەڵیان بووم هەمویان شەهید بوون ئەوەی من بزانم ئەوە شەهید عەلی ساڵحە ئەوە شەهید نامیقە ئەوە شەهید ئەحمەد قەمبەریە ئەوە شەهید قاسم کرێکارە ئەوە شەهید عەلی و ئاسۆیە خەڵکی ئاوماڵ بوومانە خەڵکی ئاوماڵ بوون یعنی من بەیانم ئەمانە ئەنجا شەهید شاخەوانە شەهید فاروقە شەهید نەبەزە شەهید نەبەز شەهید محەممەد عەجەمە ئێمەمانم مەجموعەیەک بوون بە یەکەوە بوون بەڕاستی ئینسان ینی قسە لەسەر هەر کەسێکیان بکەی بۆ خۆی ینی کەسایەتێکی گەورەی ڕۆژگارەکەی خۆیان بوون و ئەبێ واش بێ یعنی ئەو خۆتان بیری لێ بکەن و خەڵک بیری لێ بکاتەوە خەڵک بە نینۆکی بێ بە پێشمەرگە هەر بە نینۆک بوو بە پێشمەرگە چەکیان نەبوو لە ئەوڵەوە بە نینۆکی خۆیان بوون بە پێشمەرگە وردە تا چەکمان بۆ پەیان کردن تا بوون بۆ قارمانانەی کە هەر بەداخەوە هەندێکیان تا دوای ڕاپەڕین شەهید بوون کە شەهید ئەحمەد سماقە یەکێک لەوانەیە بەش بە حاڵی خۆمەیانی ئەو جیمانانەی شەهید ئەحمەد سماقە کە بیرە خەمەوە ئاڵێم تۆ بڵێ ئینسانە بێ لەم سەردەمە بتوانێت بەرگەی ئەوە بگرێت ینی کەسێکە ڕوومەتی هەشتا قەڵی لێ بی دەرمان نەبێت تەداویکەی شوێنێک نەبێ بحەوێتەوە لەسەر کۆڵی ئێستر سارێژیکەی اینجا لەگەڵەوە شاڵەخوا مێش میوانی نەبوو بۆ ڕاپەڕاندنیەکەکە بە بریناری حرەسیاتی ئەگرت سڵاوتان لێبێ بنون قاسم و ئەحمەد بنون دڵنیا بن ئێمە کە هاتوونێتە سەر قەبرەکانتان هەموو ئەو هەواڵانەی کە هاتوونێتە ئێرە ئێوە گەورەن بۆیە ئێمە لە ئاستانە بچووکین کە هاتوون بۆیە ئەگە گەورە نەبوونە ئێمە نەهاتی لەسەر قەبرەکانتان وەی گەورەی ئێوە بچووکی خۆمان نسبات بکەین و ڕێگەکەشتان بەردەوامە 100 کەس ئەم لا بکە ئەو لا بکە قسەی بەرز و نزم بکەن لا بدەن دانیشن واز بێنن کۆڵ بدەن ئەو ڕێگەی ئێوە تازە وا ڕۆچۆتە ناخی هەموو نەوەکانی ئێمە ڕێگایەکە هەر ئەگا بە دۆ ئامانجینەتەوە کەمان هەزار سڵاوتان لێبێت.